بوونی ژمارەیەکی زۆری چەک لە دەستی هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان پێشە کۆمەڵایەتیەکانی بەرەو هەڵکشانی زیاتر بردووە. ئەو کات ئاماری حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتنی هاوڵاتیانیشی بەڕادەیەکی مەترسیدار زیاد کردووە. سنووری قەزای چەمچەماڵ یەکێکە لەو ناوچانەی هەرێمی کوردستان کە چەکێکی زۆری تێدا بڵاوە و تا ئێستا دەیان ڕووداوی نەخوازراویش بەو هۆیەوە لە سنوورەکەدا ڕوویان داوە کە نوێترینیان کوژرانی 3 کەس بوو لەسەر کێشەیەک لە ناحیەی تەکیە. قایمقامی چەمچەماڵیش دەڵێت ئەو چەکانەی زۆر کات تاوانیان پێ ئەنجام دەدرێت مۆڵەت پێدرا و مۆڵەت پێنەدراویشیان تێدایە. ئاماژە بەوەش دەکات پێشنیازیان بۆ وەزارەتی ناوخۆ و پارێزگاری سلێمانی کردووە هەر پێشمەرگەیەک یاخود کارمەندێکی هێزە ئەمنیەکان دوای دەوامی ڕسمی چەکەکەی لێوەربگیرێت. طبعا ئەو چەکانەی هەیە زیاتر بەدەستی هێزی پێشمەرگەیە یاخود بەدەستی هێزی ئەمنیە یاخود بەدەستی کەسێکە کە زۆر زار مۆڵەتی هەیە و بەشێکی تریشان مۆڵەتیان نییە. بۆیە من بە بۆچوونی من ئەوە پێویستی بە چارەسەرشی بنەڕەتیە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی وەزارەتی ناوخۆ وەزارەت پێشمەرگە بە زووترین کات دراسی و بارودۆخە بکەن هێزی پێشمەرگە چەکی لە ماڵ پێ نەبێت و برایانی هێزی ناوخۆ بە پۆلیس و ئاسایش و سەرجەم هێز ئەمنیەکان پێویستە ئەو چەکانەی هەیەانە لە کاتی دەوامە لە دەوام پێیان بێت کاتێک دەڕۆنەوە لە دەوام بەجێ بهێڵن و بۆ هەر کەسێکی تر کە چەکدارە پێویستە لێکۆڵینەوە لەگەڵ بکرێت و ئیجرات لەگەڵ بکرێت هۆکاری چەک هەڵگرتنەکە چییە بۆ بەشێک لەوانەیە کە چەکیان هەڵگرتووە مۆڵەتیان پێ داوا لە وەزارەتی ناوخۆ پارێزگاری سلێمانی دەکەین ئیعادە نەزەرێک لە هەڵگرتنی چەک و مۆڵەت پێدانی چەشی بکرێتەوە. لای خۆیەوە وتەبێژی یاسایشی ڕۆژاوای سلێمانی باس لەوە دەکات هەر کەسێک بە هەر جۆرە چەکێک تاوان ئەنجام بدات دەست بەجێ لەلایەن هێزەکانیانەوە دەستگیر دەکرێت و ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. بەڵام پاش چەند ڕۆژێک مانەوەی لە زیندان لەلایەن دادوەرەوە بە کەفالەتی بڕێک پارە ئازاد دەکرێت. هەر ئەمەش کێشەی بۆ دروست کردوون. دیاردەی تەقەکردن دیاردەیەکی نامۆنیە نەبە ناوچەکەی ئێمە نەبە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و کوتم لە هەر شوێنێ جوڵە هەبێ دیارە تاوانی ژەیە لەبەرەوەی سنوورەکەی ئێمە سنووریەکە زۆرینەی دانیشتوانەکەی چەکدارە لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە هێزەکانی وەزارەتی پێشمەرگە بە حکمی ئێمەش لەوانەیە دیاردەی تەقەکردن لە سنووری ئێمەش وەکو ناوچەکانی تر هەبێ بەڵام ئێمە چاوپۆشی ناکەین لە ئاز هیچ کەسێکە کە هەڵدەستێ بە تێکدانی ئارامی و ئاسایشی هاوڵاتیان هێزەکانمان بە بەردەوامی لە هەوڵی بەردەوامدان بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە و ڕوبەڕووی دادگایان دەکەین. لە هەرێمی کوردستان تا ئێستا نەتوانراوە دیاردەی چەکداری کۆنتڕۆڵ بکرێت یاخود بە یاسایەکی ورد ڕێک بخرێت. زۆر جاری شەو کەسانەی بە چەک تاوان ئەنجام دەدەن خۆیان لە سەروی یاسا و داواکاری گشتیەوە دەبیننەوە بەوپی لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە داڵدە دەدرێن. هەر ئەمەش بووەتە هۆی ڕوودانی چەندین ڕووداوی نەخوازرا و کە کوژران و برینداربوونی چەندین هاوڵاتی لێکەوتووەتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ